عبدالرحمن بن ناصر البراک خی پەروەردگار بیپارێزە نازانم بەڕاستی ئێستەماوە یان نەگەرما بێ عمری 1970 ساڵە ڕەحمەتی خوای لێوێ و حەیەن و مەیتن پیاوێکی بەڕێز و عالمێکی گەورەیە و لە 9 بۆ 10 ساڵی چاوی کوێر بوو و بوو بە قازی شەرع حکامی علمی شەرعەکانی زۆر خوێند و پیاوێکی متەواضع و زاهید و خواناس و زۆر جێمتمانە بن باز ڕەحمەتی خوای لێ بە پێشەوەی کۆچی دوایی بکە فەرمووی وەرە لە شوێنی من ببە بە مفتی نەیکرد بن عوثێمین ڕەحمەتی خوای لێبێ کە ویش محققێکی گەورەی پێش مردنی پێیوت وەرە ببە بە مفتی ئەویش هەر فەرمووی نایکە بەڵام دەرسی شەرعی ڕێتۆ لە مزگەوتی خۆی ئێستا نازانم حاڵەتی سەحیشی چۆنەوە کوتم ئەگەر مابێ 19 ساڵە وخوای پەروەردگاریش بیپارێزە و سەلامەت و ساغی کا و پاداشتی بدات و زیاد لە 20 دەرسی شەرعی 20 جۆر دەرسی شەرعی بەتایبەتی عەقیدە ئەنواع وەشکەڵ دەرسی زۆری هەیە تەلەبەکانی هەوڵە دەنێسە بیکەن بە کتێب و کاسەتەکان نەقڵ بکەن خواج زای بەخێری بدات و عالمێکی گەورە و واقعناس و خەمخۆری ئومەتەکەش بوو بۆیە ویستم هەروە بەو شێوێ بیناسێنم